يا مامتي لا ايه تمام veramente qui ناوندي أرشيف براسي أم ناوندي أرشيفة براي من ناوندي چی گرینگە چکە بەداخەوە من ئەزانم کە بەهۆی نووسینەوەی مێژووی ژنان کە ئێمە گرتومانەتە تا ڕادەیەک بەشێ زۆری هەوڵە دێن مێژووی ژن بنووسینەوە لە ئینستیتوتەکەی خۆمان کە ناوی ئینستیتوتی نارینە جا مێژووی ژن ئەنووسینەوە بە تایبەتی ئەوانەی کە لە ڕێگەی چاوپێکەوتنەوەی ئێمە ئەرشیفی ناکەین شتە کۆنەکان ناهێنینە پێشەوە ئەمەی ئەم سەردەمە ئەنووسینەوە ئەوەی کە لە ژیاندایە بۆ ئەوەی ببێ بە دوکومنتاریەک بتوانین تۆماری کەین هەم بە دەنگ هەم بە ڕەنگ و هەم بە نووسینیش نەزیهە ئەدیب بۆی بزانن کە نەزیهە ئەدیب هەموو خەڵک وازانێکەوەی ئێمە جاران ئەوانەی هاوتەمەنی نەزانێنە تەبخ وەتەغذیە دلیلی تەبخ وەتەغذیە یەکەم کتابی خۆراک بوو خواردن بوو چۆنێتی دروستکردنی خواردن هەمووی وەمە نەزانی عەرەبە نەزیهە ئەدیب نەزیهە ئەدیب کوردە بە هەمووی کچەزای یا موڵکە کچی زەهرەخانە کە یەکەم مەکتەبی لەم سلەیمانیەداناوە یەکەم مەکتەبی کچانی لەم سلەیمانیەداناوە بەڵام عەرەب کردوێتی بە هی خۆی ئەوانەی کە ئێمە تایە پارچە کراوین و چوونەتە ناوی لەلای لە ڕۆژهەڵاتی شاهەماشت ڕۆژ ئاوا هەر ئەمە بە جنسێشیان بە کوردی جنسێشیان نییە ئێتر جنسەکەی هەمووی عەرەبیە لەبەرۆ ئەرشیفمان ئەوەی کە هەشە دزراوە بەشی زۆری دزراوە کەواتە ئەرچی ژنانی ئەم سەردەمە ئەرچی ژنانی کە بیرێکی بڵێن فێمینیستی جەندەری هەیە دەبێ بیر لەوە بکاتەوە کە جارێکی کەسە لە نوێ بیر لەوە بکاتەوە چۆن مێژوو ژنی کورد تۆمار دەکەم ئەمە ئێستا هەست بە بایەخی تۆمارکردنی ئەمانە یا مەسەلەن کەسێکە نیوەی کووردە نیوەی عەرەبە چکە تێکەڵیەک لە ناوچەکە دروست بووە ناتوانانی بڵێ من جایەکەمەوە بەڵام بۆ نمونە من ئەو کچێ ڕەفیقم ڕەنگە هەموو خەڵک بزانێ مەیسون دەمەلوجی مەیسون دەمەلوجی هەموو خەڵکێک ڕەنگەوە بزانێ عەرەبی تەواوە بەڵام عەرەبی تەواو نییە ئاسانە من لە ماوەیە هەر بۆ سوعبەتیش پێم وتم مەیسون جینی خۆت ئەوە بکە DNA تحلیل کرد DNA 48 کورد دەرچوو ئێمە چاپێکەوتنەکانمان لەوەیە بەداخەوژەڵە من یەکێک لە هۆکارەکانی کەش ئەوە بوو بیرەوەریەکانی پیاوانم زۆر خوێندوێتەوە بە تایبەتی ئەوانەی کە لە کۆنا لە ڕێخستن و تەنزیما لەگەڵ خۆمان بوون تاکو دواییشە لە سێرەکەی من جارێکیان بە یەکێکم وتم ماڵم کاو نەکرد بێت چەند مبالغەم کرد لە قسەکەی خۆمە وتم 300 جار باسی بزنت کردووە بەڵام دوو ڕیز باسی ژنەکەی خۆتت کردووە کە بە شەرتە ژنەکە لە زیندانا بووە ئێتر مەسەلەن تۆ ئەو بەلایەوە چۆتە هەر لادەیەک بزنێکیان بۆ سەر برەوە ینی من مبالغەم کە 300 جار نییە چەند جارێکە بەڵام ئەگەر تۆ بەراوردیکەی بزنەکە زیاترە لە ژنەکەی کە ئەوە ژوای لێکردم کە بۆ ژن بیرەوەری تۆمار نەکرێت کەمیشمان هەیە لە ژنەکان دانیشە خۆی بیرەوەریەکانی خۆی بنووسێتەوە ناکرێت بیرەوە ترژن فرامۆش بکرێت لەبەرەوە من خۆم ئێستا تشجیعی خەڵکیژەکەم بەڕاستی ئەڵێم هەموو کەسێک چوار پەڕەش بێ بیخاتە سەرکەخس چکە ئەوە دەمێنێتەوە وەکو ئەرشیف کتێبەکە بە ناوی ئەزمونە جەندەریەکان و جەنۆساید دەربازبوانی ئەنفال لە کوردستان عێراقا لە نێوان ساڵەکانی 2005 بۆ 2010
من گەڕامەوە بۆ کوردستان و بڵین لە گەرمیانەوە هەتا زاخۆ هەموو منتقانەی کاریگەری ئەنفالی لەسەر بوو و ئیتر هەندێکی بە بۆنەی گۆڕی بە کۆمەڵەوە بوو، هەندێکی ڕاوبوونەوە بوو لە کاتی زستانە کە ڕایان کردبوو، هەندێکی ئەوانەی زیندانی نگرۆ سەلمان و دبس بوون. زۆربەی ئەو ناوچانەی کە هەستمە کرد دەربازبووی لێ کە ئەتوانێت چیرۆکی جیاواز لە بەشی جیاوازی ئەنفال بجارێتەوە سەردانم کردن و ئەو چیرۆکانم هەمووی تۆمار کرد و دوایی تەفریغم کرد و تەبان هەر سەعاتێک مقابلە تقریباً 5 بۆ 6 ساعت ئیشی تەفریغی ئەوێت، ینی زۆر ئیشێکی زەحمەتە بەڕاستی. و نەک هەر ئەوە ڕاستیەکەی ئەو چیرۆکانەی کە ئەیبیستین زۆر جارێمە خۆمان هەستی پێ ناکەین کە کاریگەری زۆریان هەیە لە سەرمان، بە تایبەت ئەزمموی ژنی کورد زۆر تراجیدیایتیایە، زۆر خەمیتیایە، زۆر دڵشکانی گەورەیتیایە و تۆ بتەوێت نەتەوێت گوێ لەم هەموو چیرۆکە ئەگری تەسیرەکاتە سەرخۆت. لە کاتی دەربازبوونی هەم ژنانی ئەنفال و هەم جەنۆسایدی یەزیدیەکان ئەومان بینبینی کە زۆریان لێ ئەکرێ ژنان قسە بکەن، زۆر جار بڕیاری خۆیان لێ کامێراکە ئەچێتە ماڵیان و چاوەڕوانیان لێکە ئێستش پاش 20 ساڵ و 30 ساڵیش هێشتا بلاوێنەوە، هێشتا جلیان ڕەش پێ و هێشتا لە قەبرستانەکان نابن. ئەم چاوەڕوانیانەوەیان لێکە کە زۆر جار بێزاری دەرەبڕن. چی کاریگەری هەیە لەسەر یادەوەری و جێڕانەوە بەشێکی چاوەڕوانیە جەندەریەکانە، بۆ نموناوی کە من بینیم ڕاستەکەی کە ئەچوومە گوندەکان پیاوەکانە هاتن یان و مقابلەمان کە و من هاتووم مقابلەی ژنەکان بکەم یان و مقابلەی ئێمەش بکە. پاش ماوەیەک هەر بۆی ڕازیان کەم چاوپێکەوتنم لەگەڵەکردن بۆم دەرکەوت زۆر جیاوازی هەیە لە نێوان گێڕانەوەی ژن و گێڕانەوەی پیاوە. پیاوەکان زۆر باش مەسەلەن کرۆنۆلۆژی حەدەسەکانە جێڕن، ڕۆژی ئەو نەهجوومەکە کرا لە فلان دێوە چوین بۆ فلان دێ، سەربازەکان لەو منتیقەیە بوون، ئەم شتانە زۆر باشە گێڕنەوە، بەس کێتە سەر باسی هەست و سۆس و کارە ساتەکە لە ڕووی سایکۆلۆژیەوە بە هیچ جۆرە نایانەوە باسیکەن کە وەختێکیش دڵیان پڕە بێ بێگومان دایمە مقابلەکە وەستێنەڵێت تکایە بە مێژگەرەیە بکێشم دەموچاوێگەشم، بەڵام ژنەکان بە پێچەوانەوە لەوانەیە شتەکانیان بیر نەبێ ڕۆژی کەی بووە و کام شوێن بۆ لە کێوە چوون و پێش و پاشی شتەکانیان زۆر باش نییە، بەس زۆر باش بە هەست و سۆزێکی زۆر زیینەوە نەک هەر چیرۆکی خۆیان چیرۆکی کەسەکانی دەوروبەریشیانە گەڕنەوە زۆر بە ئاسانی ئەگرین چونکە گریان بۆ ئەوان ئاسانە، بەڵام پیاوەکان زۆر بۆیان زەحمەتە بگرین. شتێکی تر کە کاریگەری هەیە لەسەر گێڕانەوەی ژن گوتارە فەرمیەکانە. بۆ نمونەیە مازانین لە کاتی ئەنفالە دوای ئەنفال باسکردن لە توندوتیژی سێکسی قەدەغە بوو و ئەو ژنەش کە پێی بزانرایە تەعەدای لێکراوە جاریوا بوو مناڵیان لێسن ڕاویان لەنا بۆ منتیقەیەکی تر یا خودیان کوشت. بەڵام ئەگەر سەیریکەی هەر هەمان ئەزمون کە زۆر بەربڵاوتر بوو لە ناو ژنانی یەزیدیە گوتارە فەرمیەکە ئەوە بوو کە ژن تەعەدای لێکراوە ئەبێ باسیکە، یعنی بە کورتیەکەی گوتاری فەرمی یاخود نەتەوەی ئێمە چی بێ لەسەر مۆزوعەک ژن یا ناچارەکرێ قسە بکە لەسەری یا ناچارەکرێ بێدەنگ بێ سەبارەت بەوە، یعنی اختیاری خۆی نییە لە ڕاستیە کام ئەزمونانەی ئەتوانێت باس بکە یان کامان نەباسینەکە. کاریگەریەکی تر بێگومان مەسلەی مەترسی شەرم و نەنگی و پرسی توندوتیژی و ئەمانەیە. دواشت کە بۆم دەرکەوت بارودۆخی دەرباز بووە. من چەند